بیانتان باش بێت خۆشحاڵینەم بەیانێش بە کۆمەڵە بڕکە و بابەتی نوێوە میوانی ماڵەکانتانین بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێننانێ و سوود لا بڕکە و بابەتەکانی ئەمڕۆمان وەربگرن. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆشمان لا دوو تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە وەرزشی ئاریۆڤیداکەین. وەک ئەزانین کە وەرزشی یۆگا هەیە، ڕۆژانە خەڵک ئەم جۆرە وەرزشە ئەنجام دەدەن و ژمارێکی زۆر فێرخوازی هەیە لە کوردستان و ڕۆژانە ئەچنە هۆڵەکانی تایبەت بە یۆگا و جوڵەکانی تایبەت بە یۆگا دووبارە ئەکەنەوە و ئێمەش ئەمڕۆ قسەکەین لەسەر ئەوەی کە ئاریۆڤیدا چییە و سوودەکانی بۆ جەستە چییە، سوودەکانی بۆ دەروون چییە و ئەو کەسانەی کە ئەم جوڵە وەرزشیانە ئەکەن تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە تەندروستیان باشتر ببێت و لە هەمان کاتیشدا لەشیان ڕێکتر و جوانتر دەربکەوێت و پرسیار لەوش ئەکەین ئایا جیاوازی نێوان ئاریۆڤیدا و یۆگا چییە و لەکەیەوە ئەم وەرزشە سەری هەڵداوە. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان قسە و گفتوگۆکەین لەبارەی ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکان لە بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵا. وەک ئەزانین کە کەرتی کشت و کاڵ کەرتێکی گرنگە و زۆربەی وڵاتان بۆ ئابووری نەتەوەیان پشتی پێدەبەستن. بێگومان ساڵانەش کۆمەڵێکی زۆر خوێندکار بەسەرکەوتوانەی کەرتی کشت و کاڵ و بەشەکانی کشت و کاڵ لە زانکۆ و لە پەیمانگاکان تەواو ئەکەن. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە ئەم خوێندکارانە تا چەند سوودیان هەیە بۆ کەرتی کشت و کاڵ لە هەمان کاتیشدا چی بکرێت تا پەیوەندی کەرتی کشت و کاڵ و ناوەندە ئەکادیمیەکانی کشت و کاڵ پتەوتر بکرێت و متمانە هەبێت لە نێوانیانە تا خوێندکاران بتوانن دەستیان هەبێت لە بەرهەمهێنانی بەرووبوون بۆ خەڵکی کوردستان. ئەمەش تەوەری دووەمان بەو هیواین کە تا کۆسایی بینەرمان برۆ سوودی لەوە ببین. ئازیزان ئێستاش بڕگەی وەرزشمان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. ئەو تەوەریە مێمێستا باسی کەم بۆیەوە تەوەری کەش داوەزان و قەڵەویە کە بۆتە بابەتێکی زۆر گرنگ بووین بۆ خەڵکی خاستن گەلی کوردستان. ئەوەیە من باسی کەم کە لەبارەی کێش دابەزان و ئەو کاریگەرانەی کە لەسەر قەڵەوی دووڕوو دەدا باسێکم بۆ جەنابتان. یاریزانمانەیە کە دێ بۆ کێش دابەزانی کە وەزنێکی زۆر هەیە پێوی دەناڵێ ئێمە لێرە لەشیاوە ئەیوا دێت بۆ لە جوانی و لە ژڕێکی وەزن سەرخستن. ئێستا خەڵکی کوردستان بە تایبەت دەناڵن بە هۆی وەزنی زۆرە. وەزنی زۆریشەوە زۆر کێشە دروستەکە، هەم بۆ فەقەرات، هەم بۆ چۆک و هەم بۆ هەموو ئەندامانی لێرن. تۆ گریمان نەفەرێک قەڵەوە چەوریەکی یەکجار زۆری هەیە، توانێت ئەو هەموو چەوریەوە و ورگەی کاڵیگرتووە بە فەقەراتە لەگرتووە. ناتوانێت فەقەراتی ماسوولکەی سفرە یا چۆکی بگرە لە چۆکی توانای 30 کیلۆی نەبی هەڵیگرێ، بەس ئەو 70 کیلۆی لەسەر چۆکەکانێتی. بۆیە پێویستە ئەوانەی کە قەڵەون وەزنی خۆیان داگرن، نەک بە برسێتی و بە ڕێجیم، بگرە بە ئاسن. ئێستا لای ئێمە باوەکە دوای ئاسن خراپە بووی، بەس ئاسن لەگەڵ ڕەشاقەیە زۆر پێویستە بۆ وەزن داگرتن، هەم تند و تۆڵەبی هەم چەوریەکەش چاکتر دەسووتێنی. ئێستاش بۆ بینەرانی ڕوونەکەمەوە کە ئەو کەسانی کە وەزنیان زۆرە بیانێ وەزنی خۆیان داگرن، توانای وان نییە بێنەقاعە چەند ریاضەیەکە توانن بە وەزنی خۆیان بیکەن. ئەمە توانی لە ماڵی ئەنجامی دەی بە 3 مەرحەلە. زرنگ هەستەوە ئەوە 1 هەڵستەوە 2 3 ئەوە 3 مەرحەلاکە توانێت ئەوە کە وەزنی زۆرە لە ماڵێکە توانێت 3 دەی بکە تا 3 هەفتە، دوای توانێت بکاتە 3 15. ئەگەر بەسەری کاک زنجام جان بەسەری بۆمان ئەنجامدا سیارەکەکە درێژ بە درێژەبی هەڵەستیەوە 1 هەڵسە پێ ئەوە 2 ئەوەی ئەتوانی 3 دەی ئەوە ئەنجام دەی لە ماڵێ. یا شێوەیەکی تر لەسەر دەم درێژەبی کاک زرنگ لەسەر دەم درێژەبی دەستەکان درێژەکەی بۆ پێشەوە بە 3 مەرحەلە هەڵەستی کاک زرنگ هەڵسەوە ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3. یعنی لەو حاڵەتێکە 3 تەمرین بە جارێک ئەنجامەدەی. ئەوە کالۆریکی زۆر سووتێنی و هێزێکی چاک تێداتێن. ئەتوانی 3 دەی بکەی سەرەتا ئەوەی کە وەزنی زۆرە، دوای ئەتوانی بکەیت 3 15. دوای ئەوە کە کەساوە 2 تەن ئەنجامدا، هەم بە پشتە هەم بە دەمە. دوای ئەوە ئەتوانن لە جێی خۆتانەوە کاگەزرنگ بەدەزنگ ئەو مەرحەلە یعنی 2 دەست بە 1 حسابەکەن. ئەتوانی 3 ئەوە ئەنجام بدەیت. ئەوە هەڵوەرە ئەگەر جیهازن نەبێ
ئەوە زۆر مهمە بۆ هەم بۆ ماسوولەکانی پێت و هەم بۆ چۆری سووتاندن. ئەم پەتپەتێنێ زۆر زۆرورە خانمان یا بۆ خانمانی شەبێ و بۆ پیاوانی شەبێ ئەوانی لە ماڵ یاریەکەن لەسەر قادرما ئەتوانن بیکەن کاگەن ئاوە یعنی دوو پێ بە یەک حسابەکەی دوو هەڵوەرە بە یەک حسابەکەی ئەوە سێ دانەسی ئەتوانی ئەنجام دەی لە ماڵێ ئەو ڕاضەیەکی زۆر ئاسانە و زۆر کاریگەرە بۆ چۆری سووتاندن ئەو شناوە زۆر میمە هەم بۆ تڕایست هەم بۆ سنگت بۆوانەی کە وەرزیان ئەوانەی کە ناتوانن ئەتوانن لەسەر چۆڵپا مەسەڵەن ئێستا ئەوەنە هەم ماسوولکەی سنگی هەم تڕایسی ئەجوڵێ هەم کەمەروانشی بەهێز دەکا ئەوانی کە ناتوانتان چۆکیان دانێن بۆوانی کە وەزیان زۆرە هەم ترایسە هەم سنگیان هەم قاچ و ورگە کالۆرێکی زۆرە سووتێنێ هێزێکی چاکی سەرفەکە بۆوانەی کە چەوریان زۆرە بەس ئەمە بۆ ئەوەیە کە هێزیان باشە چەوریان هێزیان باشە دوای ئەوەی کە جیازی ڕاکردن وشتی نەبوو عینێ وەکو هەڵوەڕە لەجێ خۆتەکەی هەڵوەڕە بکە دەست لێدێ عینە شتەکەیتەوە زۆر باشە دوای ئەوە توانی لە عرض قاچ بڵاوکەوە بۆ کەمەرەکان ئەوانی کەمەریانەیە دەست لێرێ داانی هەڵەستیەوە دەست لێدای ئەوان بۆ بکە بەتەزرن ئەو هەڵەستیەوە ئەوە دوو لە بە یەک حسابە ئەوەش توانی 345 340 یا 350 ئەنجام دەی ئەم تەمرینانەی ئێستا کردمە هەوڵەتیانی وەرزشکارانی بەڕێز ئەوانە ئەو کەسانە ئەتوان لە ماڵی ئەو ڕاضانە ئەنجام دەن ئەگە بێنە هۆڵەکانیش زۆر باشتە ڕێنماییم بۆ هاوڵەتیان و بۆ وەرزشۆشان ئەوەیە کە لە خەستەخانە و لە داودۆرمان دوورکەونەوە بێنە قاعی لە جوانی ئەو ڕاضانە بکەن لە هەموو شتێ دوورەکان تۆ هەموو نەخۆشیەکەت ئەو چۆری و ئەو وەزنە زۆرەیە بکە هەڵەگرێتوە بێ ئەوانە دابەزێ ماسوولکەت بێژکەی بڕواکە لە هیچ نەخۆشیەک بە دوورە لە هەموو نەخۆشیە بە دوورە بیت. ئازیزانم لەگەڵتان بەردەوامین وەک ئەزانین کە نەخۆشیەک و ڤایرۆسێک بەناوی ڤایرۆسی کۆرۆنا لە چین بڵاوەوە و ژمارەیەکی زۆر خەڵک تووشی بوو و ژمارەی زۆر خەڵکیش بەهۆی ئەم نەخۆشیەوە گیانیان لەدەستدا بێگومان نەخۆشیە ڤایرۆسیەکان بە زووترین کات ئەگوازێنەوانێ پێویستە هەرێک لە ئێمە هۆشیاری ئەومان هەبێت کە چۆن خۆمانی لێ بپارێزین و ئەو شتانە چین کە ڕۆژانە پێویستە ئەنجامی بدەین تا تووشی نەخۆشیە ڤایرۆسیەکان نەبین. ئێستش بڕگەیەکی تەندروستیمان هەیە لەسەر خۆپاراستنی خوێندکاران لە نەخۆشیە ڤایرۆسیەکان بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بن. بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوتان لێبێ دیارە لە سەرەتای سەرهەڵدانی ئەو ئەم فلۆنزا یاخود ئەو پەتایی کە ئێستا لە سەرداسەری جیهانی گوتوێتەوە کە بەناوی پەتای کۆرۆنا ئێمە وەکو نەخۆشخانەی گشتی تەختەق و هەروەها بەندەش وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی تەختەق بڕیارمانداوە کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی کە داهاتوو یان ئەم ڕۆژ پێوە بڕیارمانداوە چەندین سیمینار و هەروەها وەرکشۆپ ڕێک بخەین بۆ سەرجەم قوتابخانە و هەروەها خەڵکانی سنوورەکەمان بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای ئەم سیمینارانەوە بتوانین ڕێگایەک بدۆزینەوە یاخود ڕێگاکانی خۆپاراستن لەم نەخۆشیە چۆن بتوانین خۆمان لەم نەخۆشیە بارێزین و خۆتان دەزانن ئەم نەخۆشیە هیچ چارەسەرێکی نیە تا ئێستا لە سەرتاسەری جیهاندا تەنیا ڕێگاکانی خۆپاراستن نەبێ بۆیە ئێمەش وەکو نەخۆشخانەی گشتیەوە پێویستمان زانی و بە ئەرکی سەرشانی خۆمانمان زانیوە کە بۆ ئەوەی بتوانین هەروەها بۆ ئەوەی لەم ڕێگای ئەم سیمینار و ڕکشۆپانەوە بتوانین ڕێگریەک یاخود کۆمەڵێک زانیاری بدەین بە خەڵک بۆی یاخود بۆ کەسانی کە بەشدار دەبن لە سیمینارەکە چۆنێتی خۆپاراستن و هەروەها ڕێگریکردن لەو بڵاوبوونەوە نەخۆشیە و هەروەها گواستنەوەی نەخۆشیەکان لە کەسەکان و بۆ کەسەی شتر یاخود لەو ئاژەڵ و ئەو شتانی کە ئێمە ڕۆژانە تەعامل و هەروەها ئیرتیباتمان دەبێت لەگەڵیان بۆ بتوانین ڕێگریان لێ بکەین ئەو نەخۆشیانە نەگوازرێتەوە و هەروەها لەگەڵ ئەوەشدا ئێمە ڕێنمایی و هەروەها کۆمەڵێک داتا و زانیاری بە بەشداربانی سیمینارەکە دەدەین لە ئەم نەخۆشیە لە شوێدا سەری هەڵدا سەرەتا لە چۆ دروست بوو و هەروەها دوجار کە ئەو دوجار ئێستا ژمارەی توشبووان چەندن ژمارەی حەقیقی تەمان خۆشمان دەزانین کە تا ئێستا ئەو ژمارەی کە بڵاو دەکرێنەوە ژمارەی ڕسمی بەڵام ژمارەی غێر
ڕسمیشمان هەیە لەگەڵ ئەوەدا خۆمان دەزانین ژمارەکان زۆر لەوە زیاترن بەڵام ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورەوە هەروەها بە هاوکاری هەموو لایەک بتوانین ڕێگری بکەین لەو نەخۆشیە بڵاوبوونەوەی نەخۆشی خۆمان دەزانین ئەو پەتایی کە بەڵاو بۆ نەخۆشیی گوازراوەیە واتە لە شتێکەوە دەگوازێتەوە بۆ کەسێک شتەکان بەستمان چییە واتە هەموو ئەو شتانی کە ئێمە ڕۆژانە هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەین ئەنجا بۆ نمونە جلو بەرگمانە بۆ نمونە کەسەکانی توشبوون بۆ نمونە حیوان ئەو ئاژەڵانەی کە ئێمە ڕۆژانە ئێمە لەگەڵیان ارتیباطمان هەیە ئەمانە هەموو هۆکارن بۆیە دەبێت ڕێنمایەکانمان ئەوەیە کە ئێمە لەگەڵ کەسی توشبوودا وا بکەین لەگەڵ کەسی توشبوودا تێکەڵاوێتی یا کۆنتاکتمان کەم بکەینەوە و هەروەها لەگەڵ ئاژەڵەکان بە تایبەتی ئاژەڵەت گۆشتخۆرەکان دەبێت ڕێگری خۆمان بە هەروەها بکەین کە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەواندا هەڵسوکەوت و هەروەها ارتیباطمان نەمێنێت چونکە ئەمانە سەرچاوی نەخۆشیەکان و هەروەها جلو بەرگمان و هەروەها دەست شوشتنمان کە ئەمانە هەمووی ڕێنماین و دامان بۆ کەسانی کە بەشدار دەبن لە سمینارەکە. عزیزانم لەگەڵتان بەردەوامی وەکو زانین کە ڕۆژانە ئێمە کۆمەڵە بەرگە و بابەتمان هەیە لەنا ئەو بڕگانەشدا بڕگەی شارەکانمان هەیە ڕۆژانە ئێمە کۆمەڵێک دیمەنی جوان و بە پێشکەوتنی شارەکانی جیهان پیشانیەوەی ئازیزین با بە کۆبینەری بین و جاتر بەردەوام.
ئازیزانم لەگەڵتان بەردەوامی لەکوتمان تەوەریەکەمان و سەرەتامان باز لە ئاریۆڤیداکەین و جیاوازی لەگەڵ تەکنیکی یۆگا و لە هەمان کاتیشدا تا چەند پێویستە هەرێک لە ئێمە ڕۆژانە ئاریۆڤیدا بکەین وەک چارەسەرێک بۆ نەخۆشیەکانمان و هەمیش لە پاڵ ئەوەیە وەکو وەرزشێک بۆ ڕێکردنەوەی جەستە و لە شولارمان هەر بۆ مەبەستەش خات و سۆزان عوسمان مامۆستای یۆگا و یاریدەدەر لە بواری پزیشکی کلاسیکی بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمان میوانە سۆزان خان سڵاو لێ ببیانیت باش بێت. زۆر سپاس بێ سپاس بۆ میواندارێکەکەت. زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. ئەمە سەرتا باسێک لە ئاریۆڤیدا بکەین بزانین ئاریۆڤیدا چییە و مێژووی سەرهەڵدانی گەڕێتەوە بۆکەی. ئاریۆڤیدا لە دوو شەی لێکدراوە پێکاتوە. ئایۆر بە مانای ژیانیەت، ڤێدا بە مانای زانست یاخود زانینیەت. مانای وشەکە پێکەوە بە مانای زانستی ژیانیەت. واتە زانستێکە فێر دەکات چۆن بژی ئەگەیتە هاوسەنگی، چۆن هاوسەنگ بی ئەگەیتە تەندروستیەکی وا کە بتوانی کارەکانی ژیانی خۆت بە باشی بەڕێ بکەیت. مەبەستی سەرەکی ئاریۆڤیدا گەیاندنی ئێمەیە بە تەندروستیەکی جەستەیی و دەرونی و عەقڵی. ئەگەر باز لە مێژوو بکەین ڕاستی مێژوو یۆگا مێژوویەکی دێرینی هەیە بەپێی توێژینەوەی مێژووناسان دابەش کراوە بەسەر 4 سەردەمەوە واتە 4 زەمەن یۆگا تایە کاری خۆی کردووە. ئەگەر باز لە سەردەمی یەکەم بکەین سەردەمی چۆنەڵێ سەردەمی ڤێدای پێوترێ. ڤێداکان ئەگەر کورتەیەک لەسەر ڤێداکان بن ڤێداکان کۆمەڵێک تێکستی هیندۆیزمن کە یەکێک لەو تێکستانە بڵێن 4 تێکستن ڕێک ڤێدا و یاجور ڤێدا و ساماڤێدا و ئادەرڤە ڤێدا. ڕێک ڤێدا کە کۆنترین تێکستی ڤێداییە کە مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ زۆر پێش زەردەشتیش. ئایۆرڤێدا یەکێکە لە زانستەکانی ناو ڤێدا. کاتێک کە ویستویانە بڵێم شتەکانیان بە شێوەی سروشی پێگەیشتووە تێکستانۆکی هێمە ئامێزوا بوون کە گەیاندنیان تۆزە قورس بۆ گوێی هەموو کەسێ. بۆیە ئەم شتانە بە شێوەیەکی زانستی تاوکو و مێشکی مرۆڤ ئاسانتر لەم بابەتانە تێبگە چەند زانستێکیان دروست کردووە داهێناوە. یەکێک لەوانەیە یۆگایە. یۆگا کە کار لەسەر بەرزکردنەوەی ئاگایی مرۆڤەکات ئەدگەێنێ بە خۆناسی لە ڕێی ئیشکردن لەسەر ئاگایی خودی خۆتەوە. دومیان ئاریۆڤیدا بووە. ئاریۆڤیدا زانستی ژیان. ئاریۆڤیدا ڕێک هونەری ژیانکردنە. بۆ نمونە یەک لە ڕێی پرۆگرامی خواردنەوە یارمەتیدایە تۆ چۆن خواردن بخۆی چۆن سوودی لێ ببینی. طبعا لە ئاریۆڤیدایە کە باز لە مەسەلەی خواردنەکەین هیچ شتێ ڕەفز ناکرێتەوە هیچ جۆرە خواردنێک بەڵام یەک پێ دەڵێت ڕێنمایی دەکات کە تۆ چۆن ئەم خواردنە بەکاربێنی لە کاتی پێویستە لە کاتی نەخۆشیە لە کاتی نەهاوسەنگیە چۆن ئیسفادە لەم خواردنانە بکەیت. مامۆستا سۆزان ئەمێ باسێک لەوە بکەین باست لە خودناسی کرد. بێگومان گرنگە هەرێک لە ئێمە خۆی بناسێت. ئاریۆڤیدا تا چەند ئەدگێنێت بە خودناسی؟ بەڵێ ئاریۆڤیدا ئەگەر بە خاڵ باسی بکەین لە 4 خاڵا خۆی ئەبینێتەوە. بۆ نمونە سەرەتا یەک تۆ بە ئاگا هێنێتەوە لە نەخۆشی و ئازار بۆ چارەسەریەکات. پاشان خاڵی دووەمی ڕێنماییت ئەکات بۆی کە تۆ هەمیشە لەو تەندروستیە بمێنیتەوە ئەوە لایانی جەسەدی و دەرونی و ڕۆحی خۆت بە هاوسەنگی بەلتۆ بیپارێزی ئەم هاوسەنگیە. خاڵی سێمی ئەوەیە بەرداوامی ئەیە بەم لایەنە تەندروستی و هاوسەنگیە. بەهۆی مانەوەت کامە خاڵی چوارەمەکە بەهۆی مانەوەت لەم هاوسەنگی بوونەیە وردەورە تۆ گەیتە خۆناسی چونکە خۆناسی حاڵەتێکە کە تۆ ئەبێت لایانی جەسەدی و دەرونی و تەواو هاوسەنگ کرابێت نەبنە ڕێگل لە بەردەم خودی خۆت و ئەمێ بزانم کە سەرتا فێرخوازێک یەتە لای ئێوە سەرتا لە چیۆ دەست پێ ئەەکەن چۆن جوڵەکانی پێ ئەڵێن چۆن چارەسەرە تەندروستیەکانی پێ ئەڵێن؟ هەڵبەتە ئێمە لە کۆمەڵی یۆگا لە کوردستان ساڵانێکی زۆر لە ساڵی 99 کۆمەڵی یۆگا دامەزراوە کە بە شێوەیەکی بەرفراوان کاری لەسەر یۆگا کردو و خزمەتی بە هاوڵاتیان گەیانوە. لە زمنی ئەوەیە ئاریۆڤیدا تایە کار ئەکرێت کاتێک بۆ نمونە فێرخوازێک یەت بەشداری ئەکات. هەڵبەتە لە ئاریۆڤیدا کۆمەڵێک
بڵێن چۆڵی دەستنیشانکردنی نەخۆشی هەیە کاگەرین بۆ دواتر باسیەکەین لە ڕێی دەستنیشانکردنی ئەم نەخۆشیانەوە ئەو کاتە هەڵیە سنگێنی کە ئەمە لە ڕووی جەسەدیەوە یان لە ڕووی دەرونیەوە یان لە ڕووی معنەویەوە پێویستی بە یارمەتیە ئەگەر جەسەدی بێت کۆمەڵێک یارمەتی جیاوازی هەیە دەرونی بە هەمان شێوە معنەوی بە هەمان شێوە. مامۆستا سۆزان ئەوێت باسێک لەوە بکەین کە جیاوازی چیە لە نێوان ئارویدا و چارەسەری پزیشکی ڕۆژئاوایی؟ بەڵێ جیاوازەکان لە شتێکایە طبعاً ئارویدا تێکەڵەیە کە لە فەلسەفە و زانستی پزیشکی کە کۆمەڵێک زاراوی تایبەت بە خۆی هەیە بۆ تێگەیشتن لە ئارویدا گرنگە ئەم زاراوایی خۆی وەکو خۆی بناسیت و بەکاری بێنیت لەبەرەوەی بچیتە هەر شوێنێکی ئەم دنیاە ئەبێت ئەو زاراوەی هەر بەکار بێتەوانێ بۆ زیاتر تێگەیشتن و سێشکردن لەسەری. جیاوازیەکان ئەوەیە ئەگەر بێت و نەخۆشی پلەبەند بکرێ ئەوترێت نەخۆشی بە 6 قۆناغاتی ئەپەڕێ. قۆناغ یەکەم و دووەم و سێمی زهنیە، قۆناغی چوارەم و پێنجەم و شەشەمی جەسەدیە دەرەکەوێ نیشانی نەخۆشەکە دەرەکەوێت. لە قۆناغ یەکەم و دووەم و سێمیە نیشانی نەخۆشەکە دەرناکەوێت، لە چوارەم و پێنجەم و شەشەمە نیشانی نەخۆشەکە دەرەکەوێت. ئایۆرویدا لە قۆناغی یەکەم و دووەم و سێمی نەخۆشیەکەەوە ئیشەکە لەسەری واتە لە شوێنی سەرهەڵدانی نەخۆشیەکەوە هۆکارەکەی ئەدۆزێتەوە. بەڵام تووبی ڕۆژئاوایی لە نیشانی نەخۆشیەکەەوە کاتێکە نەخۆشیەکە دەرەکەوێت ئیتر ئیشی لەسەرەکە و نیشانی نەخۆشیەکە چارەسەر. ئەمە بزانم تا چەند گرنگە پزیشکانی ڕۆژئاوایی شارەزاییان هەبێت لە چارەسەرکردن بە ئارویداش؟ ڕاستی زۆر گرنگە کە مرۆڤ لە هەر بوارێکە ئەخوێنێت یاخود زانیاری بەدەستێنێ گرنگە هەر ئەوەی خۆی لە بەرچاو نەگرێت بۆ دەوڵەمەندکردنی بوارەکەی خۆی زیاتر و زیاتر هەوڵبا لە تێکەڵبوون لەگەڵ بابەتەکانی تر و تەنها یەک مەکتەبمان قبول نەبێ مەکتەبەکانی تریش قبول بکەین. ڕاستی من کە ئەم خوێندەم لە سوید خوێند لەو بەشەی کە من لەم بوارە ئەم خوێن لە کۆی گشتی بڵین بەگشتی ئەو خوێنکارانی کە لێ بەشدار بوون زۆرینەیان دکتۆری ڕۆژئاوا بڵین دکتۆر بوون کە ئەیانویست لەم مەجالەشە زیاتر تێبگەن بۆ ئەوەی لایەنی تووبەکەی خۆیان زیاتر دەوڵەمەند بکەن و زیاتر و باشتر بتوانن خزمەت بە مامۆستا سوزان ئەمە بزانم کە لە کەسێک بۆ کەسێکی تر جوڵەکان یاخود پرۆگرامی خواردنەکان جیاوازی هەیە؟ یان بەڵێ لە ئارویدایە لە کەسێک بۆ کەسێک جیاوازە هەڵبەت ئەگەر باز لە ئارویدا بکەین چۆن ئیشەکات. ئارویدا ئیش لەسەر توخمەکانەکات ئیش لەسەر 5 ڕەگەزەکە ئەو 5 ڕەگەزەی کە بوونی مادەیان لێ پێکاتووە. ئەم 5 ڕەگەزە بە تەواوەتی کار لەسەر هەموو خانەکانی لەشی ئێماکەن کە ڕەگەزی پێشەوەی باسی کەم ڕەگەزی خاک و ئاو و هەوا و ئاگر و بۆشاییە. ئەم ڕەگەزانە چۆن کارەکەنە لەشی ئێمە گرنگە ئێمە کە ئەمە زانیاریمان هەبێت لەسەری کە لێرەوەیە کە ئارویدا هەنگاوێک زیاتر چۆتە پێش و ئیشی لەسەرکاوە لە تووبی ڕۆژئاوایی ئەم توخمانە لە هەموو خانەکانی لەشی ئێمە خوێن لە پلازمای خوێنە کاری خۆیانەکەن بە تاوەتی بوونیان هەیە کە لە ڕێی دڵەوە کە خوێنکەوە بێتەوە جارێکی تر دڵ ئەگەێنێتەوە بە هەموو جەستە و هەموو بەدەن کار لەسەر لێدانی دڵەکات. ئەم لێدانی دڵاوە ئەکات کە تۆ چۆنەڵی وەکو هەواگرێک وایە هەر کێشەیەک لە لاو لەشی تۆیە هەبێت ئەم لە ڕێی خوێنەوە تۆ ئاگادارەکاتەوە لە ڕێی لێدانەکانی دڵەوە. بۆیە لە ئارویدایە زۆر ئیحتیمام دراوە بە جۆرە تەبەن کۆمەڵێک شت هەن کە تۆ ئەتوانی نەخۆشی پێچارە سەرکەی. یەکێک لەوانە لێدانەکانی دڵە لە ڕێی دەستەوە لە ڕێی کۆمەڵی شوێنە ئەتوانی بیخوێنیتەوە بەڵام بەرچاوترین و چۆنەڵێ ئاڵۆسترین ڕێگەی
دەستنیشانکردنی نەخۆشیەکانە لە ڕێی پەڵسی دەستەوە. ڕاستە مامۆستا سوزانەمێ باسێک لە پرۆگرامی خواردن بکەی وەک ئەزانین کە زۆر کەس هەن ڕۆژانە خواردنیان ناتەن دروستاوە ژەمەکانیان تێکەڵاو وامە بزانم کە ئارویدا تا چەند کار لەسەر ئەوە ئەکات کە پرۆگرامێکی باش بدا بەدەستەوە بۆی تەندروستێکی باشتر هەبێت. بەڵێ لە ئارویدا خواردنەکان پۆلیان کراوە بەسەر سێ چینەوە سێ بەشەوە. خواردنە قورسەکان کە تاماسیان پێوترێ بە زمانی سانسکرێتی زمانی سانسکرێتی و زمانەیە کە یۆگاش و ئارویداش کاری پێەکەن زمانێکی کۆنی هندیە لە ئێستا بەکار نایە بەس لە تێکستەکانە بەکارێت بۆیە ئەم زمانە بەکارێتەوە بۆی ئەوانەی کە ئاشنایەتیان هەیە زیاتر بزان کە باز لە چیەکەم حاڵت بڵین خۆراکەکان دابش کراون بەسەر سێ چینەوە سێ بەشەوە. خواردنی قورس کە خواردنە تاریکەکانیان پێوترێ خواردنی ناوەند و خواردنی سادڤیک کە ئەمە خواردنە ڕووناکەکانیان پێوترێت. یەک تۆ ئاگادارە کاتۆ لەبەی ئەم خواردنانە سەر بەم تایپەن ئەم خواردانە سەر بەم ئەم خواردانە بە شێوێکی ترن هەندێکیان مەزاجین کاڵم ناوەند مەبەستمەوەی عنی هەند تاریک و نەتاریکە ناڕووناکە بۆ تۆ. بەڵامیە چیەکات ئەڵێ ئەم خواردنە تاریکانش پێویست ناکە تۆ لێ دوورکەویتەوە بەڵام بزانە چۆن بەکارێنی لە چ کاتێکا و بە تێکەڵکردنی لەگەڵ چ شتێکی ترا کە وای لێکات شۆری پێکاتەی خواردنەکە باشتر بکەیت بۆ بەدەن و دەرونی خۆت. ئایۆڤیدا زیاتر جەخت لەسەر گژوگیای سروشتی ئەکاتەوە مە بزانم کە ئەو گژوگیانە چین زیاتر لە ئایۆڤیدا وەکو چارەسەرکردنی نەخۆشیەکان بەکارەهێنرێت. لە ئایۆڤیدایە زۆر ئیش بە گژوگی ئەکرەیە کاتێکە کەسێک پێویستی بە چارەسەر هەیە بە زۆر ڕێگە ئەتوانی تۆ یارمەتی ئەو نەخۆشە بیت. دوای هەڵسەنگاندنی نەخۆشیەکەی کە هۆکارەکەی و دۆزیەوە هۆکارەکە لەکوێیە بە پێی جۆری نەخۆشیەکەی ئەو کەسە گژوگیای تایبەت تەمارین و مدیتیشنی تایبەت کە لێرایە پاڵپش بە یۆگا تۆ ئەتوانی لە ڕێی ڕاهێنانەوە یارمەتی بیت و گژوگیاکانیش جۆری هەیە بۆ نمونە ئەتوانی بە شێوەی پاودەر ئەتوانی بە شێوەی کەپسول دروست هەر هەمان ئەو گژوگیانە هەیە کە ڕۆژانە بەکار ئەهێنێ یاخود گژوگیاک هەیە تایبەت بێ بە ئایۆڤیدا و ڕۆژانە بەکار بهێنرێت. هەڵبەتە ئەو گژوگیانی کە ناو کردەواری خۆشمانە باسەکرێ هەیە لە ناو ئایۆڤیداشە بەڵام ئایۆڤیدا لەو مەجالەیە زۆر دەوڵەمەندترە کۆمەڵی گژوگیا هەیە کە ئەتوانم بڵم لە هەندستان یاخود لە هەندێک شوێنی تایبەت دەستەکەی و تایبەت بە ئایۆڤیدا خۆی. وەکوتت لە هەندستان دەسەکەی لە کوردستان ئێستا گژوگیانە هەیە بۆی کە چارەسەری نەخۆشیەکانی پێ بکرێت. ڕاستی من زۆر سێرچم کردو بۆ گژوگیانە تا ئێستا زۆرینەیانم بەرچاو نەکۆتەبەوەی تۆکانیانم پیا کردووە کە ئێستا چاندوو من بۆ ئەوەی بتوانم ئەو جۆرە گژوگیانەش لێرە بەرهەم بهێن و خەڵک ئیسپادەی لێ بکات. مامۆستا سۆزان ئەمێ باسێک لە نەخۆشیەکان بکەین زیاتر ئەو نەخۆشیانەی کە لە ڕێی ئایۆڤیدا و چارەسەرەکرێ کام نەخۆشیانن. یۆگا بەگشتی چارەسەری هەموو جۆرە نەخۆشیێکەکات. ئەتوانی بڵین نەخۆشیە جەسەدیەکان و نەخۆشیە دەرونیەکان و نەخۆشیە معنەویەکان. یۆگا لە ئایۆڤیدا ئەفۆ ئایۆڤیدا لەسەر سێ ئەساس چارەسەری نەخۆشیەکانەکە لە مرۆڤ لەسەر ئەساسی لەشی مادی کە ئەمە کار لە بڵین لێکۆڵینەوەیە لەسەر فیزیۆلۆژی و ئەناتۆمی لەشی مرۆڤ ئیشکردنە لەسەر چارەسەرە لە ڕێی خود ئاگایی مرۆڤەوە. قۆناغی دووەمی بڵین ئیشکردنە لەسەر لایانی دەرونی مرۆڤەکە کە ئەمە پەیوەندی بە نیوە ئاگایی مرۆڤەوەیە ئیشکردنە لەسەر ئەحساسات و لایەنە دەرونیەکانی ئەو گرێ دەرونیانی کە کەسەکە هەیەی. قۆناغی سێم کەمەیان پاڵپشتە بەچی لە ڕێچەوە تۆتوان یارمەتی بی لە ڕۆدەرونەکەی و یۆگا ڕاهێنانەکانی یۆگا یاخود ڕاهێنانە دەرونیەکان یارمەتی دەرێکی باشە بۆ ئەم لایانی مرۆڤ کە بتوانانی ئیشی پێ بکەیت. قۆناغی سێمیشی بانەپەڕێنم قۆناغی سێمیشی ئیشکردنە لەسەر لایانی معنەوی کە ئەمە لەم حاڵەتە لە ڕێی ڕاهێنانی میدیتیشن و ئەمانەوە یارمەتی دەرێکی باشە بۆی کە تۆ بتوانین لە ڕووی ئاگایی و معنەویەوە کەسەکە بەرەو پێش بەریت. دەستەکانە خۆش بێت ئەگەرم وڵای بەڕێزت ئازیزانم ئەچینە لای هەواڵەکانی سەعالنەوە و دواتر بەردەوامی دەین بە قسە و گفتوگۆکانمان.
کۆبوونەوەی ئەنجومەی سەرکردایەتی گشتی یەکێتری نیشتمانی کوردستان لە شاری سلێمانی بەڕێوەچوو تێیدا گفتوگۆ کرا سەر خاڵەکانی پەیڕەوی ناوخۆ و سیستەمی هاوسەرۆکاتی یەکێتی و کۆبوونەوەکانیش بەردەوامیان دەبێت. فواد عوسمان بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراون لە لێدوانێکدا بۆ گەلی کوردستان ئاماژەی بۆدا. تا ئێستا تیمی هاوبەشی گۆڕە بە کۆمەڵەکانی هەرێمی کوردستان و عێراق سێ گۆڕی بە کۆمەڵیان لە بیابانی سەماوە هەڵداوەتەوە. سەرجەم ڕووفاتەکانی ناو ئەو گۆڕانەش براونتە پزیشکی دادوەری بەغدا و کار بۆ ئاشکراکردنی ناسنامەکانیان دەکرێت. ئەحمەد کینانی ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە هاوپەیمانی بنیاد داوای لە محەممەد تۆفیق عەلاوی سەرۆکوەزیرانی ڕاستپێردا و کرد ژمارەیەک لە ڕایۆژکار و کەسە نزیکانی بگۆڕێت لە کاتی پێچێنانی کابینەکەی بۆ ئەوەی ئەوان فشار نەکەن لە هەڵبژاردننی وەزیرەکان. ڕیاض مەسعودی ئەندامی هاوپەیمانی سایرون لە ئەنجومەی نوێنەرانی عێراق لە لێدوانێکدا بۆ میدیاکان ئاماژەی بۆدا محەممەد تۆفیق عەلاوی سەرۆکوەزیرانی ڕاستپێردا وە پێچێنانی حکوومەت هیچ وەزیرێکی حکوومەتەکەی عادل عەبدولمادی لە پۆستەکانیان ناهێڵێتەوە. مقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر لە تویتێکدا بەڵێننامەی شۆڕشی چاکسازی بڵاو کردە و تێدا نووسیوێتی نابێت خۆپشاندانەکانی عێراق بێتە مای داخستنی شەقامەکان و دامەزرا حکوومەکان و هەڕەشەن بۆ سەر بەژۆنی گشتی گەلی عێراق. خۆپشاندەرانی عێراق نامەیەکی کراوان ئاڕاستەی ئەنتۆنیۆ گۆترێس سکرتێری نەتەوەی گرتوەکان کرد و داوای دەستێوەردانی دەستبەجییان لێکرد بۆ وەساندنی ئەو کۆمەڵکوژەی ڕووبەڕووی خۆپشاندەرانی ئاشتیانە دەبێتەوە لە بەغدا و شارەکانی دیکەی عێراق. فەخرەدین ئاڵتون بەڕێوەبەری پەیوەندیەکان لە سەرۆکاتی تووتیا ڕاگەیاند وڵاتەکەی ناتوانێت ئەو ڕووداوانە قبوڵ بکات کە لە ئیدلیب بەسەر هێزە سەربازەکانی وڵاتەکەی هاتووە. سەید نمەکی وەزیری تەندروستی کۆماری ئیسلامی ئێران ئاماژەی بۆدا لەو کاتەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی چین بڵاوەتەوە. چاودێری تون لەسەر دەواازە سنووریەکانی ئێران دانرا و سەرجەم گەشتە فڕۆکەوانەکانی ئێران لەگەڵ چیندا ڕاگیراون. گلۆریا گیڤارە بەڕێوەبەری جێبەجەکاری ئەنجومەنی گەشت و گوزاری جیهانی لە لێدوانێکدا بۆ ئاژانسەکان ئاماژەی بەوەدا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زیانی 50 ملیۆن دۆلاری لە کەرتی گەشت و گوزار لەسەر ئاسیە وڵاتی جیهان داناوە. ئەشکیان لەسەردا دەی داهاتی بودجەی جیهانی پشتی بە کەرتی گەشت و گوزار بەستەوە. هەر بۆیە تێکچوونی ئەو کەرتە کاریگەری گەورەی لەسەر زۆربەی وڵاتانی جیهان دەبێت. حکوومەتی چینکردنەوەی نەخۆشخانەی تری لە شاری ئۆهان ڕاگەیاند کە توانای پێشوازیکردنی لە 1000 بۆ 1500 نەخۆشەیە کە لە ماوەی دەڕۆژدا بەمبەستی چارەسەرکردنی توژوانی کۆرۆنا کە بە پلاستیک و ساندویچ پەناڵ دروست کراوە. عزیزانم لەگەڵتان بەردەوامی قسە و گفتوگۆکانمان لەسەر ئایۆڤیدا و سوودەکانی لەسەر تەندروستی و دەروون بەردەوامی پێ ئەدەین. مامۆستا سۆزان ئەگەڕێمەوە لای بەڕێزت ئەمەوێت پێش چوونە لای هەواڵەکان باسمان لەوە کرد کە ئایۆڤیدا بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک نەخۆشی بەکارەهێنرێت. ئەمێ بزانم کە نەخۆشیەکانی جونگەکان و ئێسک بێگومان هەر کەسێک بەرەو تەمەن بڕوات ئەم کێشانەی هەیە. ئەمە بزانم تا چەند ئایۆڤیدا بێ تا هۆکاری چارەسەرکردنی ئەم نەخۆشیانە. بەڵێ لە کۆمەڵەکەی ئێمە کاتێکەیەکێک یەت بەشداری خولەکانی یۆگاکات بە شێوەیەکی گشتی تۆ ڕاهێنانی پێەکەیت و ئیتر وردەوردە بە پێ ڕاهێنانەکان و بە پێی بەردەوامبوونی کەسەکە دەرەکەوێکم کەسە چەندێک لە ڕووی فکری و ئاگاییەوە پێشکەوتووە پاشان و کات ڕاهێنانی تایبەت بەخۆی کە پێویستی پێیەتی پێیت. بەڵام کاتێک کاتەوەی لە مەجای ئایۆڤیدا یارمەتی و جۆرە کەسانە بیت کە نەخۆشن لە ڕووی جەسەدییان دەرونی وەک باسم کرد لە ڕێی کۆمەڵێک بڵین دەستنیشانکردنی نەخۆشیەوە دەستنیشانی نەخۆشیەکەیەکی هۆکارەکەی دۆزیتەوە پاشان بەپی ئەوە کۆرسی تایبەت ڕاهێنانی تایبەت بەم کەسە ئەدرێت و لە ڕێی بەکارهێنانی کۆمەڵێک زەیتی تایبەت و ئاشاب و کۆمەڵێک پرۆگرامی تایبەتەوە لە ڕێی کۆمەڵێک خۆراکی تایبەتەوە کە یارمەتی دەرێکی باشە بۆ حاڵەتەکەی یارمەتی ئەید ڕاستی لە ئێستا ئێمە لەهۆلی ئەوەیان کە بتوانین گروپ جیایکەینەوە بۆ نمونە نەخۆشە درێژخایانەکان گروپێکیان خولێکی تایبەتیان هەبێ یاخود ئەو کەسانی کە نەخۆشیێکی تیانەیە هەر کەس بەشداری لە خولێکی تایبەت بە و
بوارێ بۆ نەخۆشیی خۆی بک بۆی تۆ بتوانانی بە شێوەیەکی گشتی ئیش لەسەر هەمی بکەیت و ڕێگەی چارەسەرەکەیان خێراتر بکەیت. ڕاستە. ئەمەوێت باسێک لە خولەکان بکەین ئەو خولانەی کە لە هەرێمی کوردستان کراوەتەوە مە بزانم کێن ئەوانەی کە بەشداریان لە خولەکاندا کردووە و ئەو خولانە چۆن بەڕێوە چوون. بەڵێ خولەکان بە شێوێکی زۆر باش تا ئێستا بەڕێوە چوون. ڕاستی من نزیکەی 2 ساڵ و نیوەکە بە لە ئەوروپا گەڕاومەتەوە ئەوەی توانی بێتم تا ئێستا 4 خول 5 خول لەسەر ئاڤیدا کراوەتەوە کە بە شێوێکی بەرچاو خەڵک زۆر بەشداری کردووە بە تایبەتیوانی کە بەشداریان کردووە زۆرێک لە دکتۆرەکان بەشداریان کردووە ویان ئەوانەی کە لە مەجای ڕوەگناسیە کارەکەن و هەروەها ئەوانەشی کە لە مەجای یۆگا کاریان کردووە حەزیان کردووە زیاتر لە مەجالەیە بەرەو پێشبچم و فراوانتر بێ. ئەمە باسێک لە ئەو خولانەی داهاتی خۆتانتان بۆ بکەیت. ئەمە بزانم کە ئەم خولانە چین و بەتەمان ئێوە چۆن ئەم خولانە بەرەو پێشەوە بەرن. لە چاو ئەوەیە کە ئەم تەبان ئارویدا کۆنە دێرینە تازە نییە بەس بەنسبەت ئێمەوە ناوەکەی تازەیە و ئیشی پێکرێ و کاری پێکرێت. ڕاستی ئەوەی کە ئێستا لە توانامان نابوو بێت خولمان کردێتەوە بەردەوامیژە بین لەکردنەوەی خول بۆ زیاتر سوودگەیاندن بە هاوڵاتیان و فێربوونیان و خۆیان بتوانن ببنە پزیشکی خۆیان و خۆیان چارەسەری خۆیان بکەن بە شێوێکی سروشتی ئەو شتانی کە لە ماڵ و هیانە و خۆراکانە بتوانن سودمەند بن لێ بەبێەوەی هانابەرن بۆ بەکارهێنانی دەرمانی کیمیایی. خولەکانمان ڕاستێکی ئێستا ناو شاری سلێمانیایە کە زۆرێک لە دەرەوەی شار داوامان لەکەنوەکو هەولێر و دهۆک و شارەکانی تر کە ئایانەوێت زانیاریان هەبێت لەم بارەیەوە بتوان کار بکەن لەسەر خۆیان. ڕاستی ئێستا لە بەرنامەمانە بە شێوەی ئۆنلاین بتوانین ئەم شتە ئەم دەوراتانە فراوانی بکەین و لە هەمان کاتە یارمەتی ئەوانیش بین. و لە لای کەشەوە لە بەرنامایە کە بکرێتە سنتەرێکی گەورە و بێتە شوێنی چارەسەری. ئەمە باسی هاوڵاتیان بکەین هاوڵاتیان تا چەند ڕۆشنبیری ئەویان هەیە یاخود ئەم جۆرە تەکنیکە ئەناسم بۆی کە بێن ڕۆژانە بیکەن و تەندروستیان باشتر بکەن. مەبەستە لە یۆگایە. بەڵێ بڵێ. ڕاستی لە ئێستاە خەڵکێکی زۆر هۆشیارە لە بەرامبەر وشە یۆگا و تەکنیکەکانی یۆگا. زۆرجار لە ڕێی پزیشکەکانەوە ئێمە نەخۆشمان بۆیەت زۆرجار کەسەکە لە ڕێی کلام و میدیاکانەوە بەرچاوی کەوتۆ و بەرگوی کەوتۆ و یەت سەردانمانەکەن. هەندێک کەس هەیە بەس بۆ پرسیاریە حەزەکە زانیاری هەبێت لەسەری بزانێ یۆگا چییە چۆن کارەکەین ئیتر بەو شێوەیە بەرفراوان بووە. بەڵێ ئەمە بزانم لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکان تا چەند هەڵتان داوە کە ئەم جۆرە تەکنیکە بە خەڵکی بناسێنن وەکو خۆتان وەکو ئەو پەیج و ئەکاونتانی کە هاتانە. بەڵێ تەمەەن دەستخۆشی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەکەین کە بە شێوێکی بەرچاو زۆر لە هاندانی بەرەو پێشبردننی ئەم بوارانن و زۆر باش بڵین چۆنڵی پێشوازیان لەم بابەتانە کردووە و لە ناو کوردستانە بڵاویان کردوێتەوە بە شێوەیەکی زۆر باش وەکو باسم کرد. خۆتان بابەتی زانیاری دەربارەی ئەم جۆرە تەکنیکە بڵاو ئەکەنەوە ڕۆژانە؟ یان بەڵێ لە ڕێی پێیج و ئینستە و زۆر تۆڕی کۆمەڵایەتی و ئێمە کارمان لەسەر کردو و بەردەوام لە بڵاوکردنەوەی ئەم بابەتانەیە. بەڵێ ئەمە باسێک لە کێش دابەزاندن بکەین. زۆربەی ئەوانەی کە کێشیان زیایە ئەچنە هۆڵەکانی لەشجوانی و وەرزش ئەنجام ئەدەن. ئەمە بزانم تا چەند ئەوانەی کە کێشیان زیادە ئامادەن ئەم جۆرە تەکنیکە بکەن بۆ ئەوەی کە کێشی لەشیاندا بەزێیان خۆت لە هەمان کاتیشدا ئێوە ئەو جوڵانە چین کە پێیان ئەکەن بۆ ئەوەی کە کێشیان کەم بکاتەوە. بەڵێ لێ یۆگایە سەرەتاکەیت کە بەشدارە بیت تەبان باباسیەوە بکەین هەندێک جار هەندێک فێرخوازیان کە یان بەشداریەکەن بۆ یەکە لە شولارێکی ڕێکی هەبێت
پاشە بۆ هاتۆ لایانی دەرونی خۆی باشتر بکات ڕاستە بەڵام کاتێک کە بەشداری خولەکانی ئارویداکەن سەرەکە لە هەموو ڕۆکان و ئیسفادەی لێکە لە شولارێکی ڕێکی پێە دەرونێکی ئارامی پێیات و زۆر سوودی کەش کە پێگەێنێت لە کەسێکەوە بۆ کەسێک جیاوازە سوودەکان ئەکەوێتەوە سەرویستی و خۆت و ئەو شتی کە تۆ بۆی هاتووی بەدەستی ئەهێنیت. یۆگا زۆر ئیش لەسەر کشاندن و خاوکردنەوەی ماسوولکەکانەکات و ئەکات کە چەورێکی زۆر بتوێنیتەوە بخۆی ئەم تەکنیکاتانەوە کە ئەیکەیت و بەڵام زۆر بێ زیانانە لا ئین دەکات چۆنڵی ڕێک دەکاتەوە زەعیف دەکات شتێک نییە بڵێ من بە خێرایی زەعیفە بم و بەڵام و زەعافا دروستکات لەسەر زۆر بە تەدریجی و زۆر بە هێواشی لاواست هین دەکات زەعیف دەکاتەوە و ڕێک دەکاتەوە و هەست بە سووکی و بە دڵخۆشی و خۆشحاڵیەکەی لەگەڵە. مامۆستا سۆزان هەموو کات لە تەورەکانم دەربارەی کێشە دەرونیەکان باسمان لەوە کردووە کە زۆربەی کەسانی کە کێشەی دەرونیان هەیە و دەرونیان نائارامە پێیان ئای بە بچنە لای پزیشکی پسپۆڕی دەرونی. ئەمە بزانم تا چەند گرنگ ئەو کەسانەی کە دەرونیان نائارامە بێن ئایۆرویدا بکەن بۆ ئەوەی کە دەرونیان تەندروست بێت. لێرایە کە بڵێن ئایرویدا بکەین مە بەس لە یۆگا بکەن ئایرویدا چارەسەرێکە لە پاڵ ئایرویدا لە باڵ یۆگاکایەتەوە بۆی یارمەتی ئەی لە ڕێوە زۆرێک لەوانی کە بەشدارە بنەوە لە ڕووی دەرونیەوە کێشیان هەبوو بۆ نمونە قسەی بەڕێزە ڕاستە کە پێیان عیبە ئەم حاڵەتی خۆیان باسکەن یاخود بتوانن بە ئاسانی ها چۆنڵی قبولی بکەن قورسە بۆیان سەرەتا زۆر جار کە هاتون بەشداریان کردو تاوان تۆ لە ڕێی لێدانەکانی دڵی و لە ڕێی ئایرویداوە ئاسان دەستنیشانی حاڵەتەکەیەکی بەس نایی لە ڕووی زۆر جار ئەتەوێت دەها خۆی وردە بکرێتەوانێت کە یۆگا ئەمە ئەکات وردە مرۆڤەکە ئەکاتەوە ئیتروای لێ خۆی ئەناسێ ئەو حاڵەتانە ئەناسێ کە بەسەریەت ناسین نیوەی چارەسەرەکەیە زۆر گرنگە تێبگەی لەو بار و دۆخانی کە تۆ بەسەرە دیێت ئایرویدا و یۆگا ئەم مەجاڵەت بۆ ئەکاتەوە واد لێ ئیتر تۆ شەرم نامێنێت لە پرسیارکردن پرسیارە ئەبێت و ئەتوانیت تعبیر لە خۆت بکەیت خۆت ئەەکەیتەوە ئەم کردنەوەی زۆر گرنگە زۆر بە ئاسانی لە یۆگایە ئەمە و دەست دەکەوێت ڕاستە ئەمەوێت بزانم تا چەند کێشەتان هەیە لە ڕووی هۆڵەکانی تایبەت بە یۆگا و مامۆستایان تا چەند هاوکارن لەگەڵ ئەو کەسانی فێرخوازن یەنە ئەوێ و ڕۆژانە جوڵەکان و پرۆگرامە خواردنەکان وەرئەگرن. ڕاستی لە ئێستاە کێشەیەکمان نییە لەگەڵ هۆڵەکانە بەدڵخۆشیەوە یۆگا زۆر بەرفراوان بووە کە چەند سنتەر و هۆڵێکی تری ڕاهین هەن یۆگا هەن بەڵام وەکو ئایرویدا تەنها لە کۆمەڵی یۆگای ئایرویدا ئەوترێتەوە کە بە وردی ئیشەکرێ لەسەر لایەنەکانی یۆگاش بە پێی پێویستی کەسەکە. بەڵێ دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیارەکانە بەڵێ سوپاس بۆ مامۆستا سۆزان عوسمان مامۆستای یۆگا و یاری دەدەر لە بواری پزیشکی کلاسیکی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاژە چینە لای پەیامبێرمان هونەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە هونەر سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە زانیارەکان لە لای تۆ چین. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان ئێمە ئێستا لە شاری قەڵاتزین و دیاریکراوی لە سەرۆکایەتی شارەوانی قەڵاتزین لە چەند ساڵی ڕابردوودا ئەگەرچی قەیرانی دارایی هەبوو بەڵام لە سنووری شارەوانی قەڵاتزی هەمیشە جموجۆڵی جێبەجێکردنی چەندین پرۆژە هەبووە بێگومان ئەمەش بە هەوڵ و ماندووبوونی خودی سەرۆکی شارەوانی و ئەو ستافەی کە ناو سەرۆکایەتی شارەوانی قەڵاتزێدا هەیە کە هەمیشە هەوڵدراوە بتواندرێت کەم تا زۆرێک کۆمەڵێک پرۆژە جێبەجێ بکرێت پلانی شارەوانی قەڵاتزێ بۆ ساڵ 2020 بێگومان بەردەوامی دەبێت لە ئێستادا چەند پرۆژێکی زۆر گرنگ لە ناو شاری قەڵاتزێدا کاریان دەکرێت من دەمەوێت ڕاستەوخۆ پرسیار لە ئەندازیار ئارام محەممەد سەرۆکی شارەوانی قەڵاتزێ بکەم تاوەکو زانیاری زیاترمان بداتێک کاگەرە مەگەر بێ ئێرە ئەم کاتت باش سڵاو دەبێ ڕوو لە کامێرەکە کەی پێمان بڵێ ئەو پرۆژانەی ئێستا قەڵاتزێ شارەوانی قەڵاتزێ کاریتا دەکرێت چییە؟ بەڵێ سڵاوتان لێبێ دیارە بەداخەوە بە حکمی ئەو بارگرانە دارایی کە هەیە و قەیرانی دارایی وەکو پێویست ئەوەی کە لە تەمۆحی ئێمەدا هەیەیان ئەوەی کە پێویستە بۆ شارەکە بکرێت لەوانەیە وەکو پێویست نەمانتوانێت بێ بەڵام
ئەوەی کە گرنگە بە حکمیەوەی ئەو شارە چەند جارێک وێران کراوە ئەم فترێ هەڵمەتێکی باشمان دەست پێ کردووە بە ئاراستەی جوانکردنی سیمای ناوبازار و بەخشینی سیمایەکی شارستانی کۆمەڵە شوێنمان کە لەگەڵ دروستبوونی قەڵاتزێ کاتی خۆی بنیات ناوە زۆر بە شێوەیەکی ناشارستانی و کەلاوە ئەم فترەی ڕابردوو تێکمانداوە بە شێوەیەکی شارستانی بنیاتمان ناوەتەوە کۆمەڵێ دوکان کە لە ڕابردوورە زۆر بە نەشیا و دروستکراوە کە دیمەنی شارەکەی ناشرین کرد و خۆشبەختانە ئەم فترەیە توانیومانە هەم شەقامەکان فراوان بکەین هەم بە شێوەیەک بنیانیان بنینەوە کە لەگەڵ سنتەری بازار و بگونجێەوە سیمایەکی شارستانی ببەخشێ بە شارەکە پرۆژێکی گرنگکە لە ئێستادا هەمانە لە سنتەری بازار دروستکردنی پارکێکە لە سنتەری بازار بە نزیکەی بەڕوبەری نزیکەی 2 دۆنم بێگومان ئەمە پرۆژەیەکی گرنگە بە حکمی ئەوەی کە مووقعەکەی دەکەوێتە ناوەڕاستی بازار دروستبوونی فەزایەکی لەو شێوەیە لەو مووقعە گرنگە بۆ شارەکە هەنگاوێکی جددیە بە ئاراستەی جوانکردنی ناو بازار و بەخشینێکی سیمایەکی شارستانی بە شارەکە لە زمانی ئەم پرۆژەیەدا هەم لابردنی نزیکەی 60 دوکانی تێدایە هەم فراوانکردنی شەقامی بەردەم پارکەکە بێگومان هەنگاوێکی جددی دەبێت بە بەخشینی سیمایەکی جوان و شارستانی بە شارەکە تێچووی ئەم پرۆژێش لەسەر داهاتی خانەوە بێتاپۆکان کە بە بڕیاری بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت هەم داهاتەکەی بۆ شارەکە سەرف دەکرێتەوە ئەم پرۆژەیەش پارکەکە لەسەر ئەو داهاتەیە بە کوی محەلەقاتەکانی پارکەکە و ڕێگاوبان و دەوروبەری نزیکەی 200 میلیۆن دیناری تێدەچێت ئێمە ئاگادارین ئەو پرۆژە ئێستا لەناو قەڵازێ جێبەجێ دەکرێت لە ڕابردووش زۆر هەوڵ و هیمەتە بۆ جێبەجێکردنی بەڵام جێبەجێ نەکرا یعنی چی هۆکار بوو کە لەم قۆناغەدا جێبەجێ بکرێت وەچی تێ بۆ هاوڵاتیانە کە مڵکیان هەبوو لەوێ و بە دەنگ و داواکارێکی ئێوە بەڵێ بێگومانە پرۆژەیەشی گرنگە لە ڕابردوشدا لە 15 ساڵی ڕابردوو هەوڵ دراوە جێبەجێ بکرێت چونکە ئەمە ڕوحی شارەکەیە تۆ لە سنتەری بازار فەزایەک بەڕوبەری نزیکەی 2 دۆنم دروست دەکەی ئاسان نییە کە کۆمەڵێ دوکان نزیکەی 60-70 دوکان کەوتۆتە ئەو مووقعەوە بەڵام دوای چەندین جار دانیشتن لەگەڵ خاوەن دوکانەکان و ڕوونکردنەوەی بابەتەکە بۆیان کە دوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیە سیمای شارەکە چی لێ دێت دوکانەکانی ئەوان چۆن دەبن خۆشبەختانە ئەوانیش گەشتە قەناعات بەدەم داواکاری ئێمەوە هاتن خسمانە بواری جێبەجێکردنەوە بێگومان ئێمە سپاسی ئەوانیش دەکەن کە بەدەم داوای ئێمەوە هاتن هەنگاوێکی جددیە کە وەکو باسیشمان کرد ئیدارە خەڵکیش تاواکەری ئیدارەیە تەنسیقێکی باش لێرە لە بینی ئیدارە و هاوڵاتی هەیە ئەمە سپاسیان دەکەین کە بەدەم داواکەیەوە هاتین هەم دوجار هەم خۆیان مستەفید دەبن هەم شارەکە قازانج دەکەن باش کاگەرم بەگشتی بۆ ئەم ساڵ دەتوانن چیتر بکەن ینی ئەوەی لە بەرنامەتانەیە جگە لەم دوو پرۆژەیە کە باس کرد پرۆژەی تر هەیە پلانی تر هەیە بەڵێ لە پلانی 4 ساڵی داهاتومان کە وەزارەتیش داوای کردو ئەولویەتمان ڕێگاوبانە بۆ قەڵازێ بەداخەوە لە ڕابردوودا ئەوەندەی گرنگی بە سێکتەرەکانی چدراوە گرنگی بە ڕێگاوبان نەدراوە و بە حکمی ئەوەی کە قەڵازێ مەرزی چێلێشی بەسەرەوەیە ڕێگاوبانەکانی ڕاستەخۆ ناڕاستەخۆ خزمەت بە مەرزی چێلێ دەکا بۆیە ئەولوێتی کارکردن لە ئەگەری باشبوونی وەزعی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیدانە بە ڕێگاوبانی شارەکە هەر کە داخڵی قەڵازێ دەبی پردێکەیە چەند ساڵێکە تەواو نەکراوە ینی هەوڵ نییە بۆی کە بتوانێت ئەم ساڵانی کەم بکرێتە مزگەینی بۆ 24 کە کارەسات و یادی ڕاپەڕێنی قەڵازێ بەداخەوە زۆر هەوڵمانداوە سەری خۆشمان ئاگادار کردوەوە کە پردێکی لەو شێوەیە هەیە بە هەڵواسراوی تاو نەکراوە بە حکمیەوەی بودجەکەی لەسەر بودجەی نەوت بووە نەتوانراوە جارێککە تر دەست بەکاربوونی تێدا بکرێتەوە ومێت دەکەین لە ئەگەری باشبوونی وەزعی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەولەوێتی کارکردنمان دەست پێکردنەوە بۆ پردەوێ و بۆ ئەوەی بەڕووی هاوڵاتیانی شارەکەدا بکرێتەوە خزمەت بە شارەکە بکەن گەرم بۆ مەسەلی زیادە ڕۆوی لە هەموو شارێکدا ئەمە هەیە بێگومان بۆ قەڵاتزێ ئەمە چیەوە گەشتو بچی
زیادە ڕۆی تا ڕادەیەک کۆنتترۆلە لای ئێمە ئەوە نیە بڵێن هەر نەبێت بەڵام ئەگەر هەش بێت حاڵەتێکە بە حکمیەوەی کە سەرۆکاتی شارەوانی قەڵازێ ماسەر پلانیشی پەسەندکراوی هەیە ئەو ماسەر پلانە تا ڕادەیەک بەرچاوڕوونی هەم دەداتە تیمەکانی ئێمە هەمە هاوڵاتیان لە ئیش و کاری ڕۆژانەیان بۆیە حاڵەتی دەگمەن ئەگەر زیادە ڕۆیەکی بکرێتیانە دە کۆنتترۆلە حاڵەتەکە لە سنووری شارەوانی ئێمە سەوزایی بەشێکی گرنگی هەر شارێکە ئەوەی کە دەبیندرێ ئێوە ڕۆژانەش بەردەوام جموجۆڵە هەیە لە سەر شارەوانی قەڵاسێ ینی بەرنامەتان چی بۆ 2020 بەگشتی بەڵێ دیارە گرنگیدان بە ڕێژەی سەوزایی و بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی ئەنی سێکتەرێکی گرنگی شارەوانیە ئێمە بۆ ئەوەی لێکەوتەی ئەو قەیراندارەی کە لە چەند ساڵی ڕابردوو هەیە تەسیر نەکاتە سەر ئەو سێکتەرە بیرمان لە بنیاتنانی مەشتەل کردێتەوە لە 2 ساڵی ڕابردوودا هەم مەشتەلمان بنیاتنا و هەم بەرهەمیشمان هەبووە ئەم ساڵ حدودی نزیکەی 6,000 نەمامان خۆمان بەرهەم هێناوە بێ ئەوەی بارگرانی دارایی بکەوێتە سەر شارەوانیمان جگە لە جەزرە ناوەندی و ئەو باخچە و پارکانەی کە خۆمان سەوزمانکردن هەم بۆ فەرمانگە حکومیەکان و دایانگە و خوێندنگە و شوێنە گشتیەکان دابینمان کردوون هەم سەوزیشمان کردوون بێگومان بوونی ئەو مەشتەلە کارەسانیی باشی بۆ کردوین هەم لە بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی هەم بۆی بارگرانێکی دارایش نەکەوێتە سەر شارەوانیمە ئەگەرم هەرچەند ئێوە هەوڵ بدەن ینی حکومت لە ینی پەیوەندیدار بۆ زیاترین ڕێژەی سەوزایی ئەم بەرپرسیارەتی لەسەر هاوڵاتیان نییە بۆ پاراستنی ئەنی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگە بە سەوزایی بێگومان وەکو باسیشمان کرد ئیدارە لەگەڵ دەسەڵات لەگەڵ هاوڵاتی تاوکەری یەکترن ئەو چەند ئەوەن دەکەوێتە سەر لایانی پەیوەندیدار دەسەڵات ئیدارە فەرمانگەکان ئەوەندەش هاوڵاتی ئێمە کە ڕۆژانە شوێنە گشتیەکان سەوز دەکەین یان بەردەرگای ماڵەکان سەوز دەکەین کە هاوڵاتیەکە بەدەمیەوە نەبێ لە خەبی نەبێ بێگومان ئەمەش نەتیجەی نابێ بۆیەوە خاڵەشی گرنگە هاوڵاتیش وەکو لایەنە پەیوەندیدارەکان هەست بە پرسیارەتی بکات گرنگی بدات بەو نەمام و سەوزایانەی کە لە بەردەم ماڵەکەی دەچێنرێن لە شوێنە گشتیەکان بە هەوڵی پاراستنی بدات بێگومانە ئەو کاتە کە هەردووشیان بەیەکەوە هەوڵی پاراستنیان بە ئەو کاتە ئێمە دەتوانین هەنگاوێکی باش ببڕین بە ئیتیجاهی ئەوەی کە ڕێژەی سەوزایی لە شارەکە بەرز بکەینەوە باشە کاک ئەرام بۆ پێی کە بەڕێستانە سەرۆکی شارەوانی قەڵاتزێن بۆ مەرزی کێرش کەوتوت ئەم سنوورە ینی چاوەڕوانەکان بۆ مەرزی چێلی هەر بەردەوامی هەیە ئەوەندی ئێوە ئاگدار بن و کولانی پەیوەندیدار مەسەلەی پرۆژەی خزمەتگوزاری هەمووی تەواو بووە ینی ڕەزامەندی شووی ماوە مەرزە بۆ هەر بەڕسمی لەناسی بەڵێ دیارە ئەمە کۆمەڵە پرۆژەی گرنگی خزمەتگوزاری بە بڕیاری بەڕێزجێگیری سەرۆکی حکوومەت لە ساڵی ڕابردوودا جێبەجێ کراوە هەم مەسلەی ڕێگاوبانەکە بە ساندێرشی باش جێبەجێ کراوە هەم مەسلەی کۆمەڵگەی بینای کۆمەڵگەی فەرمانەکان کە ئێستا کاری تێدەکرێت ئەو شتانەی کە پەیوەندیدارە بە ئیدارەی ناوچەکەەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەڕادەیەکی باش ئیشی تێداکراوە بەڵام وەکو بە خۆتان دەزانن مەسلەی دەواازەی بینی دوو وڵات شتێکی پەیوەندیدارە بەسەرەوە بە حکوومەتی حراقەوە بەم پێما هەندێک نەگەشتن هەبووە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند لەسەر چۆنێتی ئیدارەدانی مەرزەکان ئەوەی کە لۆکاڵیە و پەیوەندیدار بۆ بە ئیدارەی ناوچەکەەوە پێم وایە لە جێبەجێ کراوە پرۆژە خزمەتگوزاریەکان هەم جێبەجێ کراوە هەم جێبەجێ دەکرێن لە ئێستادا ئەوەی کە بڕیاریکردنەوە بە ڕسمی ناساندن پەیوەندیدارە بە مەرکەزەوە دواوتە شتێکە بەتەوی بڵێ بەڵێ دیارە بەداخەوە ئەوەی تەمۆحی ئێمە ئەوەیە کە ئەم شارە بە حکمی ئەوەی کە لە ڕابردوودا چەند جارێ بۆتە قوربانی پێویستە زیاتر ئاوڕی لێ بدرێتەوە بودجێکی تایبەت تەخسیس بکرێ بۆ ئەو ناوچانەی کە بە فعلی قوربانی دەستی ڕژێمی پێشون ئەم شارە دوو جار وێران کراوە جارێکیش کە ڕاگوێزراوە لێکەوتەی ئەم وێرانکاری و ڕاگوازە بێگومان بە ئاسان نییە سڕینەوەی بۆیە تەمۆحی ئەوەمان هەیە هێنداواکاریمان هەیە لە سەروی خۆمان کە بتوانین ئەو ناوچانێک کە بە فعلی بوونەتە قوربانی لە پلانی حکوومەتی 4 ساڵی داهاتوودا بتوانن بودجێکی تایبەتیان بۆ تەخسیس بکرێ بۆ ئەوەی بارتەقەی قوربانەکانی ئەم شارە خزمەتی خەڵکی خۆراگری ئەم شارە بکەین دەست خۆش بێت کاک ئارام محەممەد سەرۆکی شارەوانی قەڵازێ سوپاس بۆ زانیاریەکانت بڵێ ئەمە تاوی زانیاریەکان بوو لەسەر پرۆژە و پلانی داهاتی و سەرۆکاتی شارەوانی قەڵاتزێ بۆ شاری قەڵاز دەگەڕێم وەلایە
بەڵێ سوپاس بۆ پامنێرمان هوەر کە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمان بووە سوپاس بۆ میوانشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ عزیزانم لە تەوەرەکان و قسە و گفتوگۆکانمان بەردەوامە بین وەکووتمان تەوەری دووەمان و کۆتاییمان باز لە گرنگی و ڕۆڵی ناوەندە ئەکادیمیاکانەکەین لە بەرەو پێشچوونی کەرتی کشتتوکاڵ وەک ئەزانین کە کەرتی کشتتوکاڵ کەرتێکی گرنگاوە پێویستە هەموو کات گرنگیەکی زۆری پێ بدرێ وەک ئەزانی ساڵانش لە بەشەکانی کشتتوکاڵدا کۆلێج و پەیمانگاکاندا کۆمەڵێکی زۆر خوێندکار دەرچووی ئەم بەشان و بێگومان زانیاریی زۆریان هەیە دەربارەی کشتتوکاڵ و کەرتی کشتتوکاڵ و بەرەو پێشچوونی کەرتی کشتتوکاڵ ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چی بکەین تا پەیوەندی نێوان ناوەند ئەکادیمیەکان و لە هەمان کاتیشدا جوتیاران و خوێندکاران زیاد بکەین بۆ ئەوەی کە بتوانن بەروبوومی کشتتوکاڵی باشتر بکەن هەر بۆ مەبەستەش مامۆستا عەلی عوسمان پسپۆڕی ئەندازەکاری و دیزاینی باخچەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان میوانە مامۆستا سڵاو لێ ببیانیت باش بێت. سپاس بۆ تۆ بۆ بەنامە خۆشەویستەکەتان بۆ بینارە بە ڕێزەکانیشتان. بەخێر هاتی مامۆستاگیان. ئەمە سەرتا باسێک لە ناوەندە ئەکادیمیەکان بکەین بزانین ناوەندە ئەکادیمیەکان چین و کوێ ئەگرێتەوە زیاتر. بە شێوەیەکی گشتی ناوەندە ئەکادیمیەکان خۆناغێکی خوێندنە کە بڵین لە دوای چۆنەڵی پەروەردەوە دیان لە دوای مەسەن شەشی ئامادەیەوە یان هەندێک بەشیان مەسەن لە دوای سێ ناوەندیەوە دێ یعنی چێت بواری فێرکردنەوە گەڵەن ناوەندێکی فێرکردن ئەو خوێندکارانی کە بڵین زانکۆکان بگرێتەوە یان بسەن پەیمانگاکان یان بڵین زانکۆ پۆلیتەکنیکەکان ئەو بوارە ناگرێتەوەن کە تایە مەسەرم هەرێکا چێتە بوارێکی فێرکردنەوە بە تایبەتی مەسەن بواری کشتتوکاڵە لە کشتتوکاڵی چەند بوارێکمانەیە خوێنکار مەسەن لە ماوەی 2 ساڵ بێ ئەگەر پەیمانگا بێ ئەگەر چۆنەڵی زانکۆ بێ مەسەن 4 ساڵە لەو بوارەیە مەسەهارێکە لە پسپۆری خۆیان چۆنەڵی شتێک فێرە بێت. مامۆستا تا چەند هەوڵدرا لە ناوەندە ئەکادیمیەکان ئەکادیمیانە خوێندکارەکان پەروەردە بکرێن و وا بکەن کە بەرهەمیان هەبێ بۆ داهاتوو لە کەرتی کشتتوکاڵە. بەڕاستی هەر بوارێک گوری لەو بوارانە ینی چۆنەڵی پرۆگرامێکی تێروتە سەردانراوە بەڵام ئەو لەو کاتە ئەکەوێتە سەر تا چ ڕادەیەک مامۆستاکانی گێنن و باشتریش لەوە بڵێن تا چ ڕادەیە خوێندکارەکان وەریەگرێت ڕاستە ینی شتەکە دوولایەنە ینی سامەسم بۆ نمونە ئەو کەسانی کە سەرکەوتوبوون تا ئێستا هەمووی لەم کۆلێج و لەم پەیمانگایانە چۆنەڵی دەرچوون ئەوە کەوێتە سەر ڕادی تا چ ڕادەیەک گرنگی بۆ زانستادا کە لە ماوەی ئەو خوێندنە وەریەگرێت. بەڵێ مامۆستا باسێک لە وانە پراکتیکیەکان بکەین تا چەند گرنگە لە فێربوونی زانیاریەکانی تایبەت بە کشتتوکاڵ وانە پراکتیکیەکان بوونیان هەبێت ئایا لە کۆلێجەکەی بەڕێستان تا چەند گرنگی پێدراوە تا چەند خوێندکاران لەسەر ئەوە ڕاهێنراون کە ڕۆژانە ئەگەر ئەوانەیەکیان بە شێوازێکی لە ڕوانەکان خوێن بچن بە پراکتیکیش بیکەن بۆ ئەوی شارەزاییان زیاتر بێت. بەڕاستی بەنسبەت بڵێن کۆلێجی کشتتوکاڵەوە ینی پراکتیک و ینی مەسەلەن چونە بواری عملیەوە ینی مەسەن قسەیەکەی ئیمامی غەزالی ئەڵێ زانستێک کە بێ پراکتیک بێ شێتیە و هەڵە هیچ ئیشێکیش بەبێ زانست ناکرێت ئەوە هەتاکەیەتی لەبەرەوە مەسەن تۆ هەر شتێک هەر زانستەکە فێریە بی بە تایبەتی تریش بڵێن زانستی کشتتوکاڵ مەسەن وا پێ ناساکرێ ئاڵێ بریتە لە جێبەجێکردنی تەجروبەکان یان تاقیکردنەوەکان یان تاقیکردنەوەکەیشە کردوێتی ئەوانێتی دووبارەیەکەنەوەوانە لەبەرەوە بەنسبەت کۆلێجی ئێمە ینی لە سەرەتای دروستبوونیەوە هەوڵ دراوە بڵێن کە بە پراکتیکی بکرێت ئێمە هەموو وانەیەک دوو کات ژمێر بڵێن نەزەریە تیۆریە 3 سەعاتی پراکتیکە سەرڕایەوەش بڵێن وانەی تایبەتیمانێ بۆ من پرۆژێ کشتتوکاڵی بەس بڵێن بریتە لە ئیشی چۆنەڵی پراکتیکی و ئیشکردن لە کێڵگە. بەڵێ مامۆستا ئەم وانە پراکتیکیانە لەکوێ ئەنجام ئەدەن ئەچنە کێڵگە کشتتوکاڵەکان یاخۆت خۆتان شوێن تایبەتتان هەیە کردتانەوە بۆ خوێندکاران. بەڕاستی بەنسبەت بڵێن ئێمە چۆنەڵی کێڵگەی تایبەتیمانەیە وەلەو کێڵگەکەمان کەم و کوڕی زۆرە سێمە بەنسبەت کۆلێجی کشتتوکاڵەوە ئێستا لە بەکرەجوێیە کە لە کاتی خۆیان بڵێن لە ساڵە هەفتاکانە ئاوی سەرچنار شەت هەیە بووە یان ڕووبارێ بۆ هەموو ڕێکێشراوە بۆیە کێڵگەی تایبەتیەوە زیاد مەسەرەن لە هەفتا دووەنم بەس چۆنەڵی باغ بووە سەوزە و بیجاجی و مشتانە بووە تۆ مەسەن کە زانکۆ گوازرایەوە جارێکی کۆلێجی کشتتوکاڵ دروستکرایەوە ئێستا مەسە کێژەی ئاومانەیە بەڕاستی لە بواری پراکتیکیا چۆنەڵی
ئەو کێڵگە نمونەیەمان نییە بەڵام لە هەمان کاتیشا بڵین نەمانە شە خوێندکارەکانمان بڵین چۆنەڵی لەو لایەنەوە بڵین فەرامۆش بکرێن سەر ئەوەش بڵین ئێمە دەرچوونمانێ زۆرجار مەسەلەن چین بۆ بازیان مەسەلەن چین بۆ کێڵگە کشت و کاڵەکانی جوتیاران لە بیت و پلاستیکی مەسەلەن لە باخ زۆرجار مەسەلەن خوێندکاران نەبین بۆ کەلات بۆی مەسەلەن مزرمەنی ببینن بۆی چۆنەڵی مۆز ببینن بۆی هەندێشتی ببینن مامۆستا لە کاتێک کە خوێندکاران خۆیان بەرهەمەکان بەرهەمێنن ئەمە بزانم کە تا چەند گرنگیتانداوە بۆ بەروبوومانی کە بەرهەمیان هەیە وەکو سەوزە و میوەکان ئایا خوێندکاران دەستیان هەیە لە چاندنی ئەم جۆرە بەروبوومانش بەنسبەت چۆنەڵێمە لە کۆلێجی خۆمانێمە 6 بەشمانە ئێستا بەشمانەیە تایبەتی مەسەرم بە بەروبوومەکانی زانستی ئاژەڵ و چۆنەڵی دەواجین و مەڕ و مانگا و شیرۆشتان بەشمانێ مەسەن تایبەتی بەناوێنانی گەنگ و جۆ چۆنەڵی لۆکە و شتانی کە بەش ڕوبەرێکی فراوان بەشی تایبەتیمانێ بە پیشەسازی خۆراک بڵین ئەو شتانی کە دروست دەکرێ هەرەوە نییە بفرۆشێ ئەتوانانی مەسەرن لە قوتوب بندرێ بگۆڕە بۆ بەرهەمی تر بەشی تایبەتیمانێ مەسەن بە خاک و ئەو لێکۆڵینەوە لەسەر مەسەن چۆن خاک چۆنەڵی ئەوە کرێ ئامادا کرێت چۆن خاک بەپی دەکرێت چۆن کشت و کاڵەکرێ بەشی تایبەتیمانێ بڵێن بڕێنمایی چۆن مەسەر ئەو زانستا گەێنی بە جووتە بەنسە بەشیەوە بەشی باخداریە زیاتر چۆنەڵی چەند بوارێک گەگرێتەوەوانێ بۆ نمونە لەوانە بەرمانی سەوزەیە بەرەمێنانی میوەیە ڕۆکە جوانەکانە مەسەن بەشێکی تایبەتیمانێ بڵێن لە بەشی باخداریە تایبەتی بە دیزایانی جوانکردنی بڵێن شارەکان و دروستکردنی باخچەوشتانە لەبەرەوە هەرێکە مەسەرەن چۆنەڵی لە بواری تایبەتی خۆراستە بەنسبەت دێمەوە زۆرجار بڵێن لەو کاتانە کە بڵێن بەروبووم پێگاگە خۆشمان نەبە بێ خوێندکارەکانمانە بین بۆ ئەو کێڵگانە لە هەمان کاتە ئێمە خولی هاوینەشمانێ زۆرجار مەسەن مانگێکە کەمترە زیاترە لەو ماوەی ئەو بڵێن مانگەدا خوێندکارن هەر ڕۆژ ئێسم بۆ شوێنێک یان لەچێت مەسەن بۆ باخچەکان بینین یان سەرچی کێڵگەکان بینن زۆرجار مەسەن گەشت دەکەن بۆ دووەک بۆ هەولێر مەسەن بۆ منتیقی هەورامان بۆ گەرمیان مامۆستاگیان دەستەکانی خۆش بێت ئەگەرم وڵای بەڕێزت بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان سەرباز بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانە سەرباز سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە زانیاریەکانی ڕۆژ لە لای تۆ چین کۆچین بەیانی تۆ سەرجەم بینەرانی گەلی کوردستان باش زانیاریەکانی ڕۆژ لە شاری هەولێر دەمەوە لە دەست پێکەم کە بڕیاروایە پاشکەمێکی دیکە بەشێک لە کەسوکاری ئەو زیندانیانەی کە ماوەی با بڵێن یاسایی زیندانیەکانی تەواو کردووە و ئێستا بەپێی ئەو ڕێکارانی کە هەند دەبێت ئازاد بکرێن بەڵام لەلایەن بەهۆی ڕێنمایەکی سەرۆکایەتی داواکاری گشتەوە ئازاد ناکرێن و مانیان گرتووە لە چاکسازی گەورانی شاری هەولێر بەڕیاروایە پاشکەمێکی دیکە کە سوکاری ئەم زیندانیانە لە بەردەم پەرلەمانی کوردستان کردنەوە و داوا دەکەن کە پەرلەمانی کوردستان بڵێن ئەو ڕێنمایی سەرۆکاتی داواکاری گشتی هەڵۆشێنێتەوە زیندانیەکانیان ئازاد بکرێت هەر ئەمڕۆ بڕیاروایە کاتژمێر 11 بە ئامادەبوونی وتار خوێنانی کوردستان و وەزیری کاروباری وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی شەشەمین خولی وتاربێژی لە پەیمانگای وتاربێژی لە شاری هەولێر بەڕێوە بچێت و هەر لایەکیکەوە دوایەوەی کە ڕۆژی پێنجشەمە با بڵێن پرۆژەی یاسای چاکسازی لە وەزارەتی دادەوە با بڵێن گەیشتە وەزارەتی داد و بڵاو کراوێ ئەمڕۆ بە شێوەیەکی ڕسمی لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو دەکرێتەوە و لە ڕۆژی پێنجشەمەوە وەزارەتی داد لە ڕێگای ڕێگەاندراوە کە بڵاوی کردووە کە لە ڕۆژی پێنجشەمەوە کار بم پرۆژە یاسای چاکسازی دەکرێت کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە پەسەند کرا دوایەوەی کە وەزارەتی داد و ئەمڕۆ بە شێوەیەکی ڕسمی لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو دەبێتەوە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کاری پێ بکات سەبارەت بە ڕۆژی کەشوهەوای هەولێر ئەمڕۆ کەشوهەوای هەولێر هەور و باوڵێن ڕۆژە بەڵام کەشێکی ساردی هەیە و پلەکانی گەرما سفری نزمترین پلەی گەرما سفر پلەی سیلیزیە و بەرزترینیشی 6 پلەی سیزیە و ڕۆژانی داهاتوش بەپێی پێشبینەکانی کەژناسی هەرێمی کوردستان بۆ بەیانی ساردتر دەبێت و چەند پلەیەک دەچینە ژێر سفر و بەپێی ڕاگەاندنەوەی کەژناسی هەرێمی کوردستان سبەی کەشوهەوای هەولێر دەچێتە 3 پلەی ناقص سیلیزیەوە و بەپێی ئەو ڕاگەاندنەوەی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانیش بڵاوی کردوێتەوە کە
با بڵێن بەڕێوەبەری گشتی پەروەردەکانی سەرپشت کردووە لەوەی کە داوامی خوێندنگاکان با بڵێن سەرپشت کراون کە ئەوەی کە داوام بکەن یاخود بکرێتە پشتی فەرمی لە شاری هەولێر داوام ئاساییە و داوامی ئەمڕۆی خوێندنگاکان ئاساییەوە و خوێندکاران لە ئێستادا لە خوێندنگاکان دەرز دەخوێنن و ئەوەی کە هەیە لە ناوچە شاخاویەکان لەو شوێنانەی کە با بڵێن بەفری تێدا باریوە لەو شوێنانە بەڕێوەبەری خوێندنگاکان سەرپشتکراون بۆی کە خوێندکاران داوام بکەن یاخود نا لەبەرەوەی کە کەشێکی ساردی هەیە وەگوتم بەڵام ئەوەی کە هەیە لە ئەمڕۆ لە سنووری شاری هەولێر با بڵێن داوام ئاساییە و ئێستادا خوێندکاران داوامی خۆیان دەکەن و دەرسەکانی خۆیان دەخوێنن کۆژین ئەمانە زانیاریەکانی شاری هەولێر بوون بێم ڕۆمۆ لای تۆ. بەڵێ سوپاس بۆ پامێرمان سەرباز کە بە شوێکی ڕاستە خۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم قسە و گفتوگۆکانمان لەسەر ڕۆڵی ناوەند ئەکادیمیەکان لە بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ بەرداوامی پێین. مامۆستا ئەگەڕێم وەلای بەڕێزت ئەمێت باسێک لە ئەو خولانە بکەین کە لە کۆتایی ساڵ یاخود لە سێهەم ساڵی قۆناغی زانکۆیە هەموو خوێندکارێک پێویستە بچێتە ئەم خولە و ئەم خولە ببینی و بێگومان نمرەی خۆشی لەسرە. ئەمێ بزانم کە ئێوە ئەیان نێرنەکوێ و ئەم خولانەتان چی لێ کردووە؟ بەنسبەت بڵێن ئەم خولی بڵێن هاوینە یا مەسەن بەشێکە لە پرۆگرامی بڵێن تاوکردنی بە کەلۆرەس لە بواری کشت و کاڵدا لە قۆناغی مەسەنسێ کە دەرەچم بۆ چوار ئەبێ هاوینەکەی بەڵێ ئەم خولە ببینن. ڕاستە ساڵانی پێشوو مەسەرەن لە مانگی حەوتەوە دەستی پێکرد تا مانگینەوە دوای مەسە کەم کرایەوە بۆ دوو مانگونی مەسەن سام مانگێکە بەنسبەت بڵێن تا ئەم خەیرانی دارایشتە نهاتەوە لە ماوەی ئەو مانگی ئاماگونیوە خوێندکارە مەسە هەر ڕۆژەیە مابردن بۆ شوێنێک دیژنێکی تایبەتی دروستەکرا هەر بەشە زۆربەی بەشە جیاوازەکانی کوردستان ئەبینرا تۆ زەرورە مەسە خوێندکاری وایە سمای نەچۆرە دەرەوە ڕاستە شێوازی کشت و کاڵ مەسەر لە گەرمیان چۆنە ئەمابردن بۆ پێنجۆن چۆنە لە منتیقەی هەورامان مەسەرەن نەمابردن بۆ منتیقەی خەڵا زێوڕانیە چۆن شووتی مەسەن سەوزاکرا ئەچوین مەسەرەن لە هەمان کاتەبەوە ناوچەی گەرمیان چۆن مەسەن دارخورما و مزرەمەنی لەوانە پەروەرداکرێت ئەچوین مەسەرم بۆ هەولێر کێڵەکانی هەولێرمان نەبینی ئەچوین مەسەن دووەک هەم خوێندکار لەم کاتا بڵێ هەم سوودی وەرەگرت ناوچەکانی بینی بۆ مەسە شارەزای جوغرافیای وڵاتەکەی بێ لە هەمان کات چا بڵێن خیبرەی وەرەگرت. ڕاستە بێگومان کەش و هەوا و خاکی بڵێ خاکی جیاواز و لە هەمان کاتا بڵێن ئینسان ناڵێ مەسەڵە کشت و کاڵ بریتە لە جێبەجێکردنی تەجروبەکان تەجروباتی خەڵک ببینی مەسەل لە هەمان کاتە هەندێ پرۆژەمانێ مەسەن جوتیار خۆی جێبەجێ کردووە شارەزای وەرەگرێت لە هەمان کاتشا بڵێن تێکەڵیەکە بوو لە نێوان زانکۆکانە مەسەن سەردانی زانکۆی بڵێن سەلاحەدینمانەگە زانکۆی دۆکمانەگە مەسەر ژماری زانکۆکان زۆر بووە بەڵام بۆی مەسەن قەیرانی دارایەوە لە ماوەی ئەم چەند ساڵی بڵێن 3-4 ساڵی بڵێن ڕابردووە زیاتر بڵێن خوێندکاران بەس یەک گەشتیان بۆکە یاچین بۆ هەولێر و مەسەن بۆ دووەک بەڵام جاران زیاتر گەڕای بەڵام لە هەمان کاتا بڵێ نەمانێشتوە ئەو لایەنش فەرامۆش بگرێت بۆ نمونە هەرێکە بڵێن بۆی زیاتر مەسە خوێندکارەکە مەسرف نەکە لە ناوچەکی خۆیان چوو لە بڵێن دایرەی کشت و کاڵی ئەو شوێنە بڵێن ئەوەیە کرد پراکتیکەکەی جێبەجێک لە ماوەی مانگە یا مەسەن بازیشانە چون بۆ پارکی ئازادی باسیگەش مەسە بۆ هەواری شار ئەوانەی کە ناو سلێمانی بووە ئەوانە دەریشەوە شاریش مەسە هەرێکە لە پۆلیخوای دوای راپۆرتێکی هێنایەوە. مامۆستا زانین کە جوتیاران بە شێوەیەکی ئەکادیمی کشت و کاڵیان نەخوێندووە و ئەو بەربوومانی کە ئەیچێنن هەر لە کۆنەوە چۆن چاندویانە هەتا ئێستاش هەر بەو شێوەیە ئەیچێننەوە و ئەمەوێت باسی ئەوە بکەین کە ئایا خوێندکاران تا چەند هۆکار بوون بۆ ئەوەی کە ئەو زانیاریە تازانەی کە لە بەرهەمهێنانی بەروبوومەکاندا هەن بە جوتیارەکانی بێنن پێیان بڵێن کە ئەم زانیاریانەش هەن لەسەری بەم شێوەی تازە ئەتوانن کە بەروبوومیش بەرهەم بهێنن و تا چەند جوتیارانیش متمانیان هەبوو بە خوێندکارەکان بۆ ئەوەی کە ئەم زانیاریانیان لێوەربگرن. بەڕاستی کۆژن خان بڵێن لە کشت و کاڵە ئێمە ئەتوانم بڵم خەلەلێکی گەورەمان هەیە بوارێکەیە بڵێن لە کشت و کاڵە پێوتە ڕێنمای کشت و کاڵ ئەم ڕێنمای کشت و کاڵیە مەسە بەشێکشە لە کۆلێجی کشت و کاڵ و لە فەرمان کشت و کاڵەکانیش بەشێکی تایبەتیە بە ڕێنمای کشت و کاڵی ئەم ڕێنمای کشت و کاڵیەک بڵێن هۆکارێکی گەورەی یان وەسیلەیەکە یان وەسیلەیەکی پەیوەندیە لە نێوان ناوەندە ئەکادیمیەکان و جوتیارە ڕاستە ئەو توێژینەوانەی بڵێن کە لە کشت و کاڵە ئەنجامەدرێت کە بە سەدان و بە هەزاران توێژینەوەمانەیە ناتوانێت بڵێن جوتیار یەکسەر سوود لە توێژینەوە ببینێ ڕاستە
چێم شتا گەێنێ ئەبێ ڕێنمای کشت و کاڵی ڕێنمای کشت و کاڵیە جوتارەکە کۆ کاتەوە دەوریان بۆ کاتەوە ئەو شتێک کە بڵێن لە توێژینەوەکە دەرەنجامەکانی یەت پیشانیانەدا بەو شێوەیە بەو شێوە جێبەجێکرێ بۆ چونکە لەوانێ مەسن تا ڕادەیەکی زۆر جوتار نتوانێت بڵێن سوود لەو توێژنەوە بینێ ئێمە فراغێکمانەیە ئەو وڵاتانی کە زیاتر مەسن لە کشت و کاڵە پێشکەوتون بە تایبەتی بۆ منە وڵاتێکی وەکو یابان چەند وڵاتێکی مەسن پیشە سازیە ئەوەنەش وڵاتێک کشت و کاڵیە لە سین لە ئەمریکا ئەو وڵاتانە مەسن بۆ لەو زیاتر لە رووسیا بۆ زیاتر لە کشت و کاڵە پێشکەوتون بڵێن پەیوەندیەکی بەخۆ ئەکادیمیەکان جوتیارە داخەوەمە ساڵانە کە خوێندکاران توێژینەوەکان ئەکەن تەنها کرێتنە ڕەفەکان و خۆڵیان لەسەر نیشە و هیچ سوودیان لێ نابێرێ بۆ بەرەو پێشبردننی کەرتەکانی تر ئەمێت مامسا باسێک لە بەکارهێنانی ئامێرەکان بکەین ئامێری کێڵانە تۆکردنە ئەمان تا چەند خوێندکار زانیاریان هەیە لەسەر بەکارهێنانی یاخود تا چەند لە ماوەی ئەوەی کە لەو بەشە لە کەرتی کشت و کاڵەوە لە بەشی کشت و کاڵ خوێندویانە تا چەند ئەم ئامێرانیان بەکارهێناوە بەتایبەت کچان مامۆساوە گەزانین کە کەمتر ئەتوانم ئامێرانە بەکاربهێنن ئێوە چیتان کردووە بۆ ئەمە وڵایی خۆشبەختانە ئێستا ئێمە خوێندکارەکانمان ئەتوانم بڵێم 60 وەسەی هەفتا کچانن و زۆر ئێستا ئەوانی کە زیاتر بڵێن هەوڵە دەن و نمرەی بەرزێنن ئەتوانم بڵم زیاتر کچانن زیاتر لە کوڕانیانی گرنگی بۆ لایەن نادەن ئێمە هەندێک بەشمان نەبوو بڵێن لە کۆنی ژاک بە کۆرجی کشت و کاڵ مەسە خوێندکاری کچی وەرناگرن ئێستا زیاترەوە بەشانە بوون بە کچ لەبەرەوە بڵێن ئەتوانم بڵێم جیاوازیەکی زۆر نییە لەولایەنەوە ئەتوانی بڵێن زیاتر کچان بڵێن زیاتر هەوڵەدەن هەندێک بوارەیە مەسەن بۆ نمونە لێخۆڕنی تراکتۆر و مەسەن فێرکردنی ئەمریکان کوڕان و کچان و کاتە هەردووچیان فێرە بن تا چه حەدێ مەسەلەن گونجاوە بۆ کوڕان تا چ ڕادەیەک مەسەن گونجاوە بۆ کچان ئەوەش چێشترە بەڵام بواری پراکتیکەکە مەسە هەردووچیان چۆنەڵی لەو بوارای خوێنن و خۆشبەختانەیە ئێمە زۆربەی ئامێرانەمان هەیە ینی کە یعنی ئێستا مەسەلەن ئەگەر نەشبێ زۆرجار مەسەلەن بەسا داتاشۆی وەسایل ئینتەرنێت و ئەتوانی تۆ شارەزای لێوەرگرت ینی بەتوانم بڵێم نوێترین تەکنیکەکان پیشانی خوێندکارە درێ بەڵام چ ڕادێ مەسەلەن بەردەست ئەتوانێت بەکاری بێنیان تا چ ڕادێ مەسە حکومەت دەعمیەکان لە مستەقبەلا ئەو ئامێرانە بێت ئەوە شێشترە و لە نوێترین ئامێرەکان مەسەر پیشانی خوێندکارە نەدرێ مامساوەکو دوامین پرسیارم ئەمە باسێک لەوە بکەین چۆن بتوانین کە پەیوەندی نێوان ناوەند ئەکادیمیەکان و کەرتی کشت و کاڵ پتە بکەین بەڕاستی ئەوە بوارێکی زۆر گرنگە ینی گرنگە کە پەیوەندی هەبێ لە نێوان ناوەندە ئەکادیمیەکان و بڵێن ناوەندە جێبەجێکاری یان مەسەلەن دایرە خەدەمیەکان سا بۆ نمونە مەسەن گرنگە بۆ نمونە بڵێن باسی بەشی خۆڵام کەم ئێمە گرنگە بڵێن لە بۆ نمونەگەڵ شارەوەنیا پەیوەندیمانە بەتایبەتی لە بواری باخچەکانە یعنی خۆشبەختانە مەسەن حساب من زۆر جار بڵێن بەنسبەت کاکامەرانەوە هەش کێشەیەک شتێکە بێ مەسەن پەیوەندی پێوەگەن و ڕایۆشکارێک مەسەن چم بۆ لایە بەنسبەت مەسەلەن بواری دایری زراعەوە زیات لە حد مەسەلەن گرنگە و خۆشبەختانە بەس ئەو پەیوەندیمان هەیە ئێستا مەسەن زۆربەی و حەملانی کاکرێ مەسە شتانێکیان کرێ چۆنەڵی ئێمە جاریوا سمینەر بۆ ئەوانەکەی مەسەن ئەوان ئێمە بانگەکەن ئەو پەیوەندیان هەیە بەڵام گرنگە ئەو پەیوەندی پەرەی پێ بدرێ و لە پێناوی بڵێن زیاتر پەرەپێدانی مەسە بواری کشت و کاڵ مامۆستا ئامۆژگاری چێ بۆ خوێندکارانی کە لە بەش ئەکادیمیەکانی کشت و کاڵە خوێنن وەڵی من دایمە مەسەلەن ئێمە ئەو شتە بە خوێندکاران نەڵێن کاکە گرنگە ئێتیمام بە نابێ سارد بنەوانە بەڕاستی ئەمڕۆ نەکرد لە کشت و کاڵە لە هەموو کۆلێجەکانە یعنی خوێندکار سارد بۆ تۆ هەز دەکە ینی گرنگی بە خوێندن نادا زیاتر مەسەنەوەش زیاتر بە ئابووری وڵاتوالە تەعینات نییە من چی بکەم سمێنە تەخەڕوجەکەم میشم دەست ناکەوێت ینی ئەتوانی بڵێن 120 گرنگی بەو بوارەدا ینی نابێ ئینسان هەربی لەو بکاتەوە مەسەن ئەمڕۆ تەعینات نییە و ئیش نییە لەوانەیە مەسەن تۆ ئێستا خۆشبەختانە حکومەتبیری لەوە کردوێتوانێت بەتایبەتی دەتوانی کۆلێجی کشت و کاڵ ئەرزیان باتێ مەسەلەن لە داهاتووە لەوانەیە وڵاتی استقرار لە وڵاتە دروست بێ کۆمپانیا بێ مەسەن ئیشکرد بەڵام خەڵکی ئێمە تۆزەیە بێ ئەمەل بوویانی لەم باش بینیە ڕاستەکە بەڵێ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سوپاس بۆ مامۆستا عەلی عوسمان پسپۆڕی ئەندازەکاری دیزاین و باخچەکان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان میوان بوو بەڵێ عەزیزانم تەواوی بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن تا سبەینە میوانەوە میوانی ماڵەکانتان هەر شاد و سەرکەوتوو